هەنگاوەکان بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا تا دێ زیاتر و خێراتر دەبێت بە ئامانجی خۆپارێزی زیاتر و پابەندبوونی هاوڵاتیان بە ڕێنمایە تەندروستیەکان. سەرۆکی سەندیکای کارمەندانی تەندروستی سلێمانی دەڵێت چەند پلانێکی گشتگیرمان هەیە لە ڕێگەی چەند تیمێکی تایبەتمەندەوە بۆ کۆنتڕۆڵکردن و تەشەنەنەسەندنی زیاتری ڤایرۆسەکە. ئەو پلانانی کە لەگەڵ تەندروستیە دانراوە 3 سنتەر دانراوە بۆی بتوانرێ کە چارەسەری ئەم نەخۆشی پێ بکرێت. یەکەم پلانەوەیە کە ئەو هاوڵاتیانی کە لە ئێران یا لە وڵاتانە گەڕاونەتەوە کە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنان سەردانی نەخۆشخانەی عەلیناجیەکەن لەوێ ئەوەی کە هەر کەسێک گومانی لەخۆی هەیە لەوێ پشکنینی بۆ دەکرێت پاشوەی کە چارەسەرەکرێن ئەگەر ژمارە ئەوانە زیاد بوو نەخۆشخانەیەکی تریش دەستنیشان کراوە بۆ چارەسەری ئەمە ئیش نەخۆشخانەی شەید ئاسۆیە کە لەوێ نزیکەی 100 بێت حازر دەکرێت بۆ ئەوەی ئەو نەخۆشانە لێ وەرگیرێ و کۆمەڵە تیمی تریش دروست کراوە کە تیمی ڕەشی دەرمان زیاد لە 30 تیم دروست کراوە هەموو ئەو شوێنانی کە گومانەکرێ و ڤایرۆسێتیا بڵاو بێتەوە بە دەرمانی معقەم و بەستافی شارەزا و ڕاهێنرا و کە بە سەرپەرشتی دکتۆرە ڤارینە ئەو شوێنانە هەمووی تاقیمەکرێ. سەرۆکی تیمەکانی نەخۆشخانەی شەید دکتۆر ئاسۆ کە یەکێکە لەو نەخۆشخانانەی لە ئێستادا ئامادە کراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا دەڵێت کارمەندەکانمان لە ڕێگەی باشداریکردنیان لە خول و ڕاهێنانەکانی ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە ساز و ئامادە کراون. مە 6 گروپمان حازرە 6 تیم ڕاهێنانیان پێکراوە سبەینەوە دوو ئەکرێن بە 2 گروپ ڕاهێنانی تریشیان پێکرێت لەلایەن ڕێکخراوی تەندروستی جیهانیەوە. لە ئەمڕۆ جەدوەلمان هەیە جەدوەل دەستی پێکە کارمەندمان لێرە ئامادە ئەبێ لە حاڵەتێکا کە نەخۆش هەبوو داخڵ بوو لێرە ئێمە لە هەموو ڕێیەکەوە ئامادەین بۆ وەرگرتنی نەخۆش. ئەم ڕاهێنانە کە ئەکرێ بۆ کارمەندی تەندروستی لێرە چۆنێتی هەڵسوکۆتکردن لەگەڵ نەخۆشێکە ئەو نەخۆشانەی کە لێرە داخڵە بن چۆنێتی خۆپاراستنی خۆیەتی چۆن خۆی بپارێزێ چۆنێتی هاتن و ڕۆشتنیەتی بۆ خەسخانە چۆن بێت و چۆن بڕوا و هەموو بەشەکانمان کە ئێمە کارمەندی قاوشمانێ و کارمەندی مساعد مخدرەکانەوەنە ئەوانش هەمویان ڕاهێنانیان هەیە بەپێی هەرچێ بەپێی تەخەسوسی خۆی. نەخۆشخانەی شەید دکتۆر ئاسۆ پێشتر تایبەت کرابوو بە نەخۆشیەکانی چاو بەڵام لەگەڵ بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ناوچەکەدا بڕیارە لە هەنگاوی یەکەمدا 50 بێت لە نەخۆش ئامادە بکرێت بە تەواوی پێداویستێ پزیشکەکانیەوە بۆ لەخۆگرتنی ئەو هاوڵاتیانەی هاڵگری ڤایرۆسەکەن. شاخەوان عەبدوڵڵا، گەلی کوردستان، سلێمانی.